زانایەکی تەکنەلۆژیا و بازرگان و کەسایەتیەکی خێرخواست. ئامەزرێنەری گەورەترین کۆمپانیای سۆفتوێری جیهانی مایکرۆسۆفت، یەکێک لە دەوڵەمەندترین بازرگانەکانی جیهان. بیل گەیتس پیاوە بەخشەرەکە. بیل گەیتس لە سیاتل لە واشنگتن لە 25 تشرینی یەکەمی ساڵی 1955 لە دایک بووە، بەڵام بەڕەگەز ئێرلەندیە. لە خێزانێک هاتۆتە دنیاوە کە هەمیشە لە بواری سیاست و کارگێڕی و خزمەتگوزاری کۆمەڵایەتیدا کاریان کردووە. باوکی پارێزەرێکی بەناوبانگ بووە، دایکیشی خاوەنی پۆستی بەڕێوەبەرایەتی بووە لە زانکۆی واشنگتن. هەروەها باری داراییشیان جێگیر بووە. بیل هەر لە منداڵیەوە خولیای خوێندنەوەی پەرتووکی هەبووە. زۆرترین کاتەکانی بە خوێندنەوە و گەڕان بەناو پەرتووکەکاندا بەسەر بردووە. لە تەمەنی 13 ساڵیەوە خولیای بۆ بواری تەکنەلۆژیا دەست پێ دەکات. لە ساڵی 1967 لەگەڵ هاوڕێکەی بە ناوی پاول ئاڵێن لە هۆڵێکی تایبەتی خوێندنگەکەیدا و یەکەم جار دەست دەداتە کۆمپیوتەر. دوای ماوەیەک دەتوانن پرۆگرامێکی تایبەت بە خشتەی وانەکان دروست بکەن. بەو شێوەیە خولیایان بۆ بواری پرۆگرامسازی و تەکنەلۆژیا زیاد دەبێت. لە تەمەنی 15 ساڵیدا بیل بەرنامەیەک بە مەبەستی باشترکردنی ڕێگەکانی هاتوچۆ دروست دەکات و بە بڕی 20,000 دۆلار دەیفرۆشێت. چەند ساڵێک دواتر بەرنامەیەکی تری پەرە پێدا کە بە بڕی 30,000 دۆلار ئەویشی فرۆشت. دواتر پۆڵ بیل ئاگادار دەکاتەوە کە لە ڕۆژنامەیەکدا هەواڵێکی بینیوە باز دەکات کە کۆمەڵێک کۆمپیوتەری بچووک لە جۆری ئالتر 8800 دروست کراوە لەلایەن کۆمپانیای MITC وە پێکەوە هەوڵ دەدەن کە بتوانن وا بکەن بەرنامەیەک دروست بکەن بۆ ئەوەی کە لە کۆمپیوتەرەکاندا بەکار بهێنرێت. ئەوانیش داوای 2 بەرنامەیان لێ دەکەن. لە ماوەی 8 هەفتەدا هەردوو بەرنامەکەیان بۆ دروست دەکەن. لە دوای ئەو کارەوە بیرۆکەی دامەزراندنی کۆمپانیای مایکرۆسۆفتیان بۆ دێتە پێشەوە. دواتر لە ساڵی 1975 لەگەڵ پۆڵی هاوڕێیدا کۆمپانیای مایکرۆسۆفت دادەمەزرێنن کە لە سەرەتادا بەرهەمی بچووکیان بۆ کۆمپانیا جیاوازەکان دابین دەکرد. دواتر پەرەی پێدەدەن، پرۆگرامی MC Basic دروست دەکەن و لە ڕێگەی ئەوەشەوە 50,000 دۆلار قازانج دەکەن. بێڵجگە لەو کارانەی چەندین داهێنانی کردووە، لەوانە داهێنانی یەکەمین ماوسی کۆمپیوتەری کاری ئەوە. هەروەها پەرەپێدان بە سیستەمی ویندۆز NTش کاری ئەوە. لە ساڵی 2000 بیل گەیتس لە بەڕێوەبەرایەتی واز دەهێنێت. هاوڕێکەی بە ناوی ستیڤ پاڵمار دەکاتە بەڕێوەبەری جێبەجێکار. گەیتس دەبێتە ئەندازیاری سەرەکی سۆفتوێر. دواتر بیل لە ساڵی 2014 وەک سەرۆکی مایکرۆسۆفت دەستی لە کارکێشایەوە، وەک ڕاوێژکارێکی تەکنەلۆژیا دەست بەکارکردن دەکات. بیل گەیتس زۆربەی کاتەکانی دواتری لە ناوەندە خێرخوازەکەی بە ناوی بیل و میلیندا گەیتس کە یەکێکە لە گەورەترین ناوەندەکانی خێرخوازی بەسەر دەبات. هەروەها بڕی 50 ملیۆن دۆلاری بەخشیوەتە ئەو ناوەندانەی کە بۆ چارەسەری نەخۆشی زەهایمەر بوون. لە ساڵی 2018 گەیتس بڕی 12 ملیۆن دۆلار دەبەخشێتە پێکوتەی ئەنفلۆنزا. لە ساڵی 2020 بڕی 125 ملیۆن دۆلار دەبەخشێت بۆ دۆزینەوەی پێکوتەی ڤایرۆسی کۆرۆنا.